ئەگەر هەموو ڕۆژێک ڕوودا و لێرە ڕوونەدا ئەوە ڕۆژێک ڕۆژێک هەر ڕوودەدا. جا چۆنە ڕووداوەکانیش لەم شەقامەی کە ئێستا منی لەم بەرمەوە پرۆژەی ئیمپایرە و لەو بەرەوە پرۆژەی گوندی ئینگلیزیە لێرە یوتێرنێک هەیە یاخود فلکەیەکی سوڕانەوە هەیە. ئەم فلکەیە کە شۆفێران لەو سەرەوە دێن ینی بخە خێراییەکی زۆر دێن خێراییەکەیان جاروێ دەگاتە 110 کیلۆمەتر لە کاتژمێرێک کە ئۆتۆمبیلێک لەم فلکەیە دەسوڕێتەوە ئەوە ڕاستەوخۆ خۆیان پێدا دەکێشن و تووشی ڕووداوەکە دەبن. ینی ڕووداوەکان بە جۆرێک کە هەروەکو دەبینن لە ئێستادا ئەم پارچانە هی ڕووداوێکی هاتوچۆ بۆ کە تا ئێستاش پارچەکان لێرە ماوە. ینی کە شۆفێرەکان لەم سەری شەقامەکەەوە دێن خێرایەکەیان ئەوەندە زۆرە چونکە ئەم شوێنە نە تاسەی لێ نە کامێرای چاودێریشی لێە شۆفێر لەو سەرەوە بە خێرایەکی زۆر دێتن کە ئۆتۆمبیل لەم فلکێ دەسوڕێتەوە ئیدی تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن هەروەکو لەو دیمەنانە دەیبینن لە ئێستادا ینی پارچەکانی ڕووداوێکی هاتوچۆ هێشتان لێرەیە. بۆ ئەم بابەتە من ڤیددیۆی ئەم شوێنم بۆ وتەبێژی بەڕێبەرایەتی وتەبێژی پۆلیسی هاتوچۆی هەولێر نان. عقید هەیە من ئامادەمین بە 964 وت لە دوای سیرکردنی ڤیددیۆکە کە بە دوواداچوون دەکەین و ڕێکاری پێویست دەگرینە بەرکەوە ئەم شەقامە ینی هۆکارەکەی دیاری دەکەین کە ئایا ئەو هەموو ڕووداوە هاتوچۆیە بەهۆی چییە و ئەگەر پێویست بکە کامێرەدا بندرێ یاخود تاسە لێرە زیاد بکرێتن بۆ ئەوەی ئەم شەقامەی کە دەکەوێتە نێوان ئیمپایر و گوندی ئینگلیزی ئەو هەموو ڕووداوە هاتوچۆی لێ ڕوو نەدات.